هێشتا کفنی قوربانیەکەی مانگی دوی بازگەی تاسڵوجە زەر نەبووە. ڕوبەڕووبوونەوەیەکی دیکەی چەکداری لە نێوان دوو هێزی فەرمی لە شاری سلێمانی ڕوویدا. شەوی ڕابردوو لە نزیک گەڕەکی سەرچنار بە دیاریکراوی لە بەردەم میوانخانەی ئەبوسەنا ڕوبەڕووبوونەوەیەکی چەکداری لە نێوان هێزەکانی لیژنەی ئەمنی و هێزی بەرپرسێکی باڵای هەرێم دروست بووە و بەو هۆیەوە 10 کەس بریندار بوون. ڕووداوەکە کاتێک دروست بوو کە کچێکی جێگری سەرۆکی هەرێم لە پشکی یەکێتی لەگەڵ مەفرەزەیەکی لیژنەی ئەمنی سلێمانی دەکەونە دەمەقاڵێ. دواتر هێزێکی سەر بە جێگری سەرۆکی هەرێم دەگەنە شوێنی ڕووداوەکە و شەڕەتەقەیەکی چەند خولەکی لە نێوان هەردوو هێزەکە دروست دەبێت. بە بڕوای چاودێران ڕووداوەکە لە ئەنجامی هەر هۆکارێکەوە بوو بێت دەرخەری ئەو ڕاستیەیە کە دوای 9 کابینەی حکومی و چەندین یاسا و ڕێکاری چاکسازی هێشتا لێرە لە هەرێمی کوردستان هێز و پارە بەدەست پارت و لایەنی سیاسی و تەنانەت بچووکتر لەوانیش بەدەست حزب و کەسایەتیەکانەوەیە و هەر کاتێک بۆ هەر مەبەستێ بیانەوێ نەک خۆیان کوڕ و کچوونەوەکانیشیان دەتوانن ڕەفتاری پێوە بکەن. زۆر دوور نەڕۆین هەر لە سلێمانی مانگی دوی ئەم ساڵ بە هەمان شێوە هێزێکی سەر بە جێگرەیەکێتەکەی سەرۆکی هەرێمی کوردستان لە بازگەی تاسڵوجە لەگەڵ هێزامنیەکانی ئەو بازگەیە بە چەقۆ ڕوبەڕوو بووەوە. بەو هۆیەوە کارمەندێکی ئاسایش بوو بە قوربانی و 5 دیکەش لە هەردوو لا بریندار بوون. هەر 7 ڕۆژبەر لە ڕووداوەکەی بازگەی تاسڵوجە لە گەڕەکی بەرانانی شاری سلێمانی تاقە لە ماڵی ئەفسەرێکی هێزەکانی بەرگری فریاکەوتن کرا. دواتر دەرکەوت کوڕی ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی بەهۆی ئەوەی گوایە لەلایەن ئەو ئەفسەرەوە هەڕەشەی لێکراوە ژمارەیەک پاسەوانی باوکی بردووەتە بەردەم ماڵیان و تەقەی لێکردووە و بریندار بووە. مانگی 11 ساڵی ڕابردوو ژمارەیەک چەکداری سەر بە بەرپرسێکی دیکەی یەکێتی دەزوەردانیان لا کێشەیەکی نێوخۆیی 2 کەسدا کرد و لە ناوچەیەکی دیاری سلێمانیدا هەڵیان کوتایە سەر چێشخانەیەک و وەگەوەی لە گرتە ڤیدیۆیەکانی چاودێریدا تۆمار کرابوو بە ناشرینترین شێوە لە خاوەنی چێشخانەکەیان دەدا. گەرچی هەموو جارێک بەرپرسانی حکومی و هەندێک جاریش بەرپرسانی حزبی بەڵێنی ڕێگری لا دووبارەبوونەوەی ئەو ڕووداوانە دەدەن. کوڕی مەسئول بێت مشکلە نییە لای ئێمە عینیشتی لێکرێت. لەم زۆنەی ئێمە شتیوا ئیتر قابلی قبول نییە. ئەوەی ئێستا هاوڵاتیانی هەرێم چاوەڕوانی دەکەن بەڵێنی بەرپرسانە بۆ گرتنەبەری ڕێوشوێنی پێویست و ڕێگری لا دووبارەبوونەوەی ڕووداوی لەم چەشنە کە سەر و ماڵی هاوڵاتیان و تەنانەت هێزامنیەکانیش دەخاتە مەترسیەوە.